ڕەتکردنەوەی پرۆژە بڕیارەکەی ئەمریکا بۆ درێژکردنەوەی گەماروی چەک لە سەر ئێران لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە شکستێکی گەورە بوو بۆ دیبلۆماسیەتی ئەو وڵاتە. هەر ئەو شکستەش بوو سەرۆکی ئەمریکای ناچار کرد بەڵێنی بەرپەرشدانەوەی ئەنجومەنی ئاسایش بدات بە پەنابردنە بەر میکانیزمی سناباک بۆ گێڕانەوەی هەموو سزا نێودەوڵەتیەکان بۆ سەر ئێران. بەو پاساوی گوایەتاران پابەندیەکانی خۆی کە لە ڕێکەوتنی ئەتۆمیدا هاتووە پێشێل کردووە، بەڵام پاشەکشەی تەواوی ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی لە ساڵی 2018دا گومانی تەواوی لەسەر شایستەیی ئەمریکا دروست کردووە کە بتوانێت یەکلایەنە ئەو سزایانە بسەپێنێتەوە بەسەر ئێراندا، چونکە ئەوە پاشەکشەی تەواوی ئێرانیشی لێ دەکەوێتەوە و ڕێکەوتنی مێژووی وڵاتانی گەورە لەگەڵ تاران ساڵی 2015دا هەڵدەوەشێنێتەوە. لە واشنگتن مەشتۆمەڕ لە نێوان لایەنگرانی ئەو میکانیزمەی سزاکان و دژەکانیدا دروست بووە، بە تایبەتی لە ڕووی یاساییەوە ئەمریکا ناتوانێت سزایەک بە پێی ڕێکەوتنی ئەتۆمی بسەپێنێت کە بۆ خۆی 2 ساڵ لەمەوبەر پاشەکشەی لێ کرد بێت و پەیوەندی پێوە نەمابێت. هەندێک لە پسپۆڕان بڕوایان وایە شکستەکەی ئەمریکا لە ئەنجومەنی ئاسایشدا بۆ درێژکردنەوەی قەدەغەی چەک لە سەر ئێران بێوێنەیە، چونکە تەنیا وڵاتێکی بچووکی وەکو دۆمینیکان پشتیوانی بوو و رووسیا و چین دژایەتیان کردووە و 11 وڵاتی تریش دەنگیان نەداوە کە لە نێوانیاندا بەریتانیا و فەڕەنسای هاوپەیمانی ئەمریکایان تێدا بووە. لە کاتێکدا مۆرگان ئۆرتاگۆزی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە دیمانی لەگەڵ فۆکس نیوزدا ڕایگەیاند شکستی پرۆژەی ئەمریکا بۆ درێژکردنەوەی سزای چەک لە سەر ئێران نیشانەی نەمانی ئازایەتی ئەخلاقیە، بەڵام لەو بارەوە دەنیس ڕۆسی بەرپرس لە ئیدارەی باراک ئۆبامادا لە تویتێکدا دەڵێت ئەو دەنگدانەی ئەنجومەنی ئاسایش ئاشکرای کرد کە ئەوە ویلایەتە یەکگرتووەکانە لە ڕووی سیاسیەوە گۆشەگیرە نەک ئێران. لە لای خۆشیەوە سیناتۆری دیموکرات کریس مۆرفی لەو بارەوە گوتی سەرنەکەوتنی بڕیارەکەی درێژکردنەوەی سزای سەر ئێران شکستێکی ئابڕووبەرانەیە. ناوبراوجەختی لەوە کردەوە کە ئەوە بەس زیان لێکەوتن نەبوو بەڵکو شکستێکی ئابڕووبەر بوو، چونکە لە نێو 15 ئەندامی ئەنجومەنی ئاسایشدا تەنیا کۆماری دۆمینیکان هاودەنگ بوو. ئەمریکا بەو شێوەیە بێهێز بووە، لە جیهاندا هەمووان بەو شێوەیە سەیری ستراتیژێتی کارەساتباری ترامپ دەکەن بەرامبەر بە ئێران. بە پێی بڕیاری 2230 ئەنجومەنی ئاسایش هەر دەوڵەتێکی بەشدار لە ڕێکەوتنی ئەتۆمیدا لەگەڵ ئێران دەتوانێت پەنا بباتە بەر میکانیزمی سناباک بۆ گێڕانەوەی سزاکانی سەر ئێران، بەڵام توانای یاسایی ئەمریکا بۆ چالاکردنەوەی ئەو سزایانە مەشتۆمڕی زۆری لەسەرە، چونکە ترامپ بۆ خۆی و بە بڕیاری فەرمی لەو ڕێکەوتنە چووەتە دەرەوە، بۆیە مافیەوەی نییە پەنا بباتە بەردەق و بەرگەکانی ئەو ڕێکەوتنامەیە. هەر بۆیە ئەنتۆنی بلینکنی ڕاوێژکاری یاسایشی نەتەوەیی پێشوو یەکێک لە ئەندازیارانی ڕێکەوتنی ئەتۆمی ئەمریکا لەگەڵ ئێران ئاماژەی بەوەداوە کە وڵاتەکەی لە ئێستادا ناتوانێت میکانیزمی سناباک بەکاربهێنێت چونکە بەکردەوە لێی چووەتە دەرەوە. جێگەلەوەش چاودێرانی ڕێکەوتنە ئەتۆمیەکە دەڵێن ئێران پابەندیە گەورەکانی خۆی پێشێل نەکردووە تا شایستەی سەپاندنەوەی سزای لەو شێوەیە بێت، چونکە جگە لە ئەمریکا هەموو بەشدارانی تری ڕێکەوتنەکە دژی گێڕانەوەی سزاکانن.